یەکێک لەو کێشانەی کە یاریزانەکان لە ئەکاتی یاریکردن تووشی پێکات دەبن پچڕانی بەستەری پێشەوەی خاچی ئەژنۆیە کە ئەرکی ئەم بەستەرە جێگیرکردنی جومگەی ئەژنۆیە. بۆ ئەوەی بتوانین بەستەرەی جومگەی ئەژنۆ تووشی پچڕانە بێ پێویستە لەسەر یاریزانەکان ئاگایان لەم خاڵانەی خوارەوە بێت کە یەکەمیان بە ئیحماکردن واتە خۆگەرمکردنی پێش یاری زۆر گرنگە، هەروەها ئەو پێڵاوانەی کە لەبەری دەکەن بۆ ئەو گۆڕەپانە گونجاو بێت، هەروە پێویستە ماسوولکەی ڕانیان بەهێز بێت بۆ ئەوەی تووشی پچڕان نەبن بە ئاسانی. نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتێ لەوەی نەخۆش تووشی ئازار و ئاوسانی جومگەی ئەژنۆ دەبێت، هەروەها تووشی فەلکردن دەبێت کاتێک یاریزانەکە بەستەری پێشەوەی ئەژنۆی پچراوە دەڵێت دکتۆر لە کاتی یاریکردن هەست دەکەم جومگەی ئەژنۆم فەل دەکات، ئەمە مانای وایە بەستەری پێشەوەی ئەژنۆی پچراوە. چارەسەری ئەم نەخۆشیە لە ڕێگای نەشتەرگەری نازۆری جومگەی ئەژنۆیە دووبارە دروستکردنەوەی ڕیباتی سەلیبی یاخود بەستەرەی خاچی پێشەوەی ئەژنۆی بۆ ئەنجام دەدرێت. نەخۆش دوای نەشتەرگەری بە نزیکەی 6 مانگ دەتوانێت بگەڕێتەوە ناوێ ریگا و تۆپانەی خۆی بەردەوام بێت.